براکانم لە کاتی خوتبە هەوڵدە نوێژ مەکەن کە دێنە مزگەوتەوە بانگەدا چاوەڕێی تەواوبوونی بانگ مەکەن یەکسەر نوێژەکە دابەستن بۆی لە کاتی خوتبەکە ئینشاءڵڵا مەشغوڵ نەبن. إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله. أما بعد فإن خير الكلام كلام الله وخير الهدي هدي محمد صلى الله عليه وآله وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار. خۆشەویستان تەمەن باقی بێ بەرەو جەژنی قوربان دەڕۆین. جەژنی قوربان بەسەرهاتێکی هەیە، هۆکارێکی هەیە کە خوای پەروەردگار ئەم جەژنە پیرۆزەی داناوە. بە پشتیوانی خوای گەورە ئەو بەسەرهاتە باس دەکەین کە خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزدا باسی کردووە. خوای گەورە میهرەبان دەفەرمێ فلما بلغ معه السعي قال يا بني إني أرى في المنام أني أذبحك. إبراهيم پێغەمبەر صلى الله عليه وسلم لە شام دەژیا، هەندێک جا دەچوو سەردانی خێزانی هاجری خێزانی دەکرد لەگەڵ ئیسماعیل پێغەمبەردا صلى الله عليه وسلم. کاتێک کە لای ئەوان بوو شەو خەوی بینی، خەوی پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ هەمووی حەقە و وەحیە بە فەرمانی خوایە، وەکو خەوی ئێمە نییە. شەو لای خێزانەکە و مناڵەکەی ماوەتەوە تەنها یەک مناڵی هەیە بە تەمەنە و ئەختیارەوە چۆتە ساڵەوە. لە خەوە تەماشای کرد کوڕەکەی خۆی سەر ئەبڕێکە ئیسماعیلە سەلامی خوای لەسەر بێ. کاتێک کە بەیانی کردەوە پیاوێکی بە تەمەنی ئەختیار تەنها یەک مناڵی هەیە، ئیتر نە کچی هەیە نە کوڕ، چۆتە ساڵەوە. ئینسانی کە چووە ساڵەوە زیاتر پێویستی بە مناڵە. خوا تاقید دەکاتەوە بە هەموو شتێک، بە خۆشی بە ناخۆشی، با خۆشەویستی خوابی، با ئەولیای خوابی، با پێغەمبەری خوابی سەلامی خوایان لەسەر بێ، خوا تاقید دەکاتەوە. خوا عالمە تۆ چۆنی، بەڵام بۆی بۆ خەڵکی بسەلمێنێ کە خۆشەویستانی خوا چۆنن. بەڵێ بەیانی فەرمی ئەی ئیسماعیل کوڕەکەم ئەم شەو لە خەومدا تۆم سەرە بڕی، تۆم دەکرد بە قوربانی. بەڵێ خوای گەورە مناڵت پێ دەبەخشێ، بەڵام هەر خوای گەورەشە مناڵەکەت لێ دەسێنێتەوە، هەر خوای گەورەشە مناڵەکەت نەخۆش دەخات، هەر خوای گەورەی تاقید دەکاتەوە مناڵەکەت تووشی بەڵاو موسیبەت و کێشە و ناخۆشی دەکات. ئینسانی ئیماندار دەبێ خۆڕاگر بێ. ئەوە تا ئەپیاوێکی بە تەمەن سەلامی خوای لەسەر بێ خەلیل اللهە، خۆشەویستی خوایە سەلامی خوای لەسەر بێ، بەو پیریە بەو ئاخر تەمەنیە خوا تاقید دەکاتەوە. ئەمە بەڕاستی موسیبەتە. ئینسان ئەگەر لە مناڵیدا لە گەنجیدا مناڵێکی بمرێ وەکو نییە لە بەتەمەنیا مناڵێکی بمرێ، فەرقی هەیە زۆر. خوا ئیشەکانی جوانە. بەڵێ تەماشا دەکەی خوای گەورە دەفەرمێ پێی فەرموو کوڕەکەم لە خەومدان تۆم سەرە بڕی. نوح پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ بە بەرچاوی خۆیەوە ئاوە بەرچاوی خۆی و کوڕەکەی غەرق بوو خوا خنکانی. ئەمە ناخۆشە بەڕاستی. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئیبراهیمی کوڕی بە باوەشیەوە گیانی دەرچوو مرد، کەواتە خوا تۆش تاقید دەکاتەوە. ئەم بەسەرهاتانە کە باسی دەکەین بۆی دەرز و عیبرەت و ئامۆژگاری لێوەرگرین. کوڕەکەم بەڕاستی ئەم شەو لە خەومدا تۆم سەرە بڕی بە فەرمانی خوا. ئەو خەوا پەیامێکە بە کوڕەکەت بڵێ. ئیبراهیم پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێکە ئیسماعیلی کوڕی پێگەیشتووە پێی فەرموو ڕۆڵە گیان ئەم شەو لە خەومدا تۆم سەرە بڕی فانظر ماذا ترى. نەی فەرموو دەی پاڵکەوە با سەرت بڕم، نە، فەرمووی تۆ چی دەڵێی؟ خوا فەرمانی پێم کردووە بەوەی سەرت بڕم بتکەمە قوربانی، تۆ ڕێیت چییە؟
بۆ چوونت چۆنە لەسەر ئەم مەسەلە ناڵێت تۆ کوڕی منی بۆت نییە قسە بکەی ئاخر دە کێشەکەمان ئەمڕۆ کێشەمان ئەوەیە ئێمە گوێ لە مناڵەکانمان ناگرین ئەو کێشەکانمانە و ئەزانین پیاوەتی لەوەدایە کە حساب بۆ ژن و مناڵ نەکەی ئەو پیاوەتی نییە بالای تۆ پیاوەتی بێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە چەندەها هەشتا مشاوەری بە خێزانەکانی کردووە پرسی پێیان کردووە ئەویش نافەرمێت من پێغەمبەری خوام صلی الله علیه وسلم من ئیبراهیمم دەی فەرمانەکەم جێبەجێکەم چونکە من باوکی تۆم بۆت نییە قسە بکەی فانظر ماذا ترى خوا فێری ئەدەبمان دەکا فێری ئەخلاق و ڕەوشتی جوانمان دەکا ئەبێ بەڕێز بین لەگەڵ مناڵەکانی خۆشمانە لەگەڵ خێزانەکانی خۆشمانە لەگەڵ دەوروبەری خۆشمانە نابێ حساب بۆ ڕێی بەرامبەر نەکەین وەڵام من ئەمانە بە قسەی مناڵ هەر ناکەم بۆ بە قسەی مناڵ ناکەی وەڵا جارێ مناڵەکە لە خۆت عاقڵترە و جاری وایە مناڵ قسەیەکت بۆ کە تۆ هەر نایزانی کەواتە برای بەڕێزم خوا فێرمان دەکات ئەگەر ویست شتێ بە مناڵێک بڵی ڕێی لێ وەرگرە شت بە زۆر نابێ ئەو خاڵە زۆر زۆر گرنگە شت بە زۆر نابێ ئیبراهیم پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ بە شێوەیەکی بەڕێز لەگەڵ کوڕەکەی خۆیان گفتوگۆ دەکات کوڕەکەم خەوێکی ئەوان بینیوە تۆ ڕێیت چۆنە لەسەر ئەم مەسەلە سەرت بڕم بە فەرمانی خوا فەرمانی پێم کردووە تۆ چی دەڵێی ئەمە ئەو پەڕی ئەدەبە ئەگەر ئێمەش لەگەڵ مناڵەکانمانە ئەوە بینی گویان لێ بگرین بە ئیزنی خوا زۆر زۆر بەڕێز دەبن لەگەڵمانە بەڵام ئەگەر بڕین مناڵ چی حسابی بۆ بکەی پیاوی وهەیە بە تەمەنە ئەگەر 100 گەنج قسەی بۆ بکڵێ بە قسەی مناڵە مەزم ناکەم مناڵە مەزم ئەو مناڵە مەزمە زۆر زۆر لەوانەیە لە تۆ عاقڵتر بێ لەو مەسەلە ئەڵێ مامە فڵان کەس شەڕ مەکە ئاژاوە مەکە کێشە دروست مەکە باوە لە دایکم مەدە زوڵمان لێ مەکە دەڵێ بە قسەی مناڵ ناکەم ئەخەتە غەڵەتەوە ئەوە ئەدەب نییە ئەوە ڕەوشتێکی بەرز نییە بۆ ئینسانی ئیماندار تۆ لە ئیبراهیم پێغەمبەر صلی الله علیه وسلم بەڕێزتر و بە حورمەتری ئەوە تا پرس بە کوڕەکەی دەکات شت بە زۆر نابێ تۆ بتەوێت دینداری بە زۆر بەسەر کەسێکا بسەپێنی نابێت لە ئیسلامدا زۆر نییە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە شاری مەدینە ئەژیا پڕ بوو لە جوولەکە زەختیشیان لێ نەکرا دینداری بە زۆر نابێ بە زۆر نابێ بڵێ بەخوا بێ خۆت داپۆشەی بێ قەناعەتی پێ بکەی هەموو شتێ بە قەناعەتە نابێ بەخوا بڵێ هەبی هەر نوێژکەی پێی بڵێ بەڵام قەناعەتی پێ بکە کە نوێژکە کە خۆی داپۆشێ کە خوا ناز پێ ئەو تا ئیبراهیم پێغەمبەر صلی الله علیه وسلم دەیەوێت قەناعەتی پێ بکە کە ئەو فەرمانی خوا جێبەجێکە بەڵام بە خۆشی کوڕەکەم تۆ چی دەڵێیت ڕێیت چییە کەواتە بە ئێمەش مناڵەکانمان حسابێکیان بۆ بکەین هەندێکجا ڕۆڵێکیان بە تەمای ئەم ئیشەم تۆ چی ئەڵێ ڕێیت چییە لەسەری چەندێ خۆشەڵێ باوکم پرسم پێیەکە ئەمە سوکایەتیکردن نییە بە خۆت ئەمە کەمکردنەوەی خۆت نییە ئیبراهیم سەلامی خوای لەسەر بێ خۆی کەم کردەوە فەرمانی خوایە تۆ خەریکی کەسابەتێکی بۆ کەسابەتێ بۆ شتێکی دنیایی ئەگەر پرس بە مناڵەکەت بکەی بۆچی کەمێتێ بۆ تۆ کەواتە ئینشاڵڵا با بە ئەدەب و بە ئەخلاق بین لە ئیسلام و فێری ڕەوشتی جوان بین ئیسماعیل پێغەمبەر صلی الله علیه وسلم کە باوکی پێی دەفەرمێ کوڕەکەم دەمەوێ بە فەرمانی خوا بتکەمە قوربانی و سەرت بڕم چی دەفەرمێ باوکی بە ئەدەب و قسەی لەگەڵا کرد قال يا أبت افعل ما تؤمر ستجدني إن شاء الله من الصابرين باوكيان نالي باوا نالي يا أبي يا أبتي دەڵێ باوەگیان ئەوەی خوا فەرمانی پێت کردووە لە خەودا جێبەجێکە ئینشاڵڵا من دەبینی لە ژێر چەقۆ لە ژێر ئازاری چەقۆ و سەربڕیندا زۆر خۆڕاگر دەبم زۆر خۆڕاگر دەبم زۆر بە سەبر دەبم مادەم فەرمانی خوایە جێبەجێکە تاقیری مەکە ئینسان ئەگەر بۆ خوا ژیا ئاوا دڵخۆشە ئەو پەڕی ئیمانە خوا تاقیت دەکاتەوە ئیمانەکەت چۆنە لە کاتی خۆشی و ناخۆشیە لەگەڵ خوادا چۆنی ئیمانەکەت بۆ دەرئەخات کە تۆ شایستەی بەهەشتی یا شایستەی دۆزەخی باوە گیان دوو دڵ مەبە بیری لێ مەکەرەوە بە ئیزنی خوا من دەبینی چەندێ بە سەبر دەبم لە ژێر چەقۆی کاریگەری چەقۆدا ئەوە ئیمانداریە بەڵێ ئینسان کە بۆ خوا ژیا ئەو دەقە دڵی خۆشە کە بۆ خوا دەژی عەبدوڵڵای کوڕی حوذافە ڕەزای خوای لێ بێ
کاتێکە لە سەردەمی ئیمامی عومەردا ڕەزای خوا لێ بێ جێشێکیان بەڕێ کرد ئەوە بوو بە ئەسیری لەگەڵ چەند موسڵمانێکە گیران ئەسیر بوون. ئیمامی عەبدوڵای کوڕی حوذافە ڕەزای خوای لێ بێ مەلیکی ڕۆم پاشای ڕۆم وتی ئەتکوژم. منجەریقێکی گەورەیان بۆ ساز کرد ئاوێکی زۆر گەرم مرۆڤیان تێ دەکرد کە دەریان دەکرد بەس ئێسقانەکەی هاتە دەرەوە گۆشتی پێوە نەما ئەوەندە ئاوەکە گەرم بوو کە بردیانە لای ئەوە بە سەراتەکە درێژە چەند جارێ باسمان کرد وەسمان ئەم خاڵەیە. ئیمامی عەبدوڵای کوڕی حوذافە ڕەزای خوا لێ بێ کە پەروەردەی دەستی پێغەمبەری خوایە ساسەم سەحابەیە خواناسانە کاتێکە ویسیان بیکەن بەناو منجەڵەکەدا بۆی بیسووتێن و کۆتایی پێبێنن بیتاوێننەوە دەستی کرد بە گریان فرمێز بە چاوی داهاتە خوارەوە. مەلیکی ڕۆم وتی پاشای ڕۆم وتی بیگەڕێنەوە دیارە پەشیمان بۆتەوە چونکە هەردایانە وازە دینی محەممەد بێنە صلی الله عليه وسلم دەی فەرموو یەک چاوتر و کاندرێ دین و وازە دینی محەممەد نایەن صلی الله عليه وسلم. پاشای ڕۆم وتی بۆچی دەگریت پەشیمانی؟ وتی نەوەڵا بۆ ناگریم کە ئێستا من دەخەنە ئەو کۆتایم پێدێت. ئەزانی بۆچی دەگریم ئەی پاشای ڕۆم؟ بۆ ئەوە دەگریم یەک نەفسێکم هەیە لە پێناو خوا دەیبەخشم یەک ڕۆحم هەیە خۆزگایە چەندێ موو بە گیانمەوەیە موو تەڵەمووەکانی گیانم هەموو گیانم چەندێ موو بە گیانمەوەیە ئەوەندە ڕۆحم هەبوایە لە پێناو خوا بمەخشایە واللهی بەس بۆ ئەوە ئەگریم یەک ڕۆحم هەیە لە پێناو خوا بیبەخشم. ئەوە ئیماندارە باوە گیان فەرمانی خوا جێبەجێکە و من سەر بڕە. ئیمان زەعیفێکیش ناتوانێت حیوانێ سەر بڕێ بۆ خوا. باشە خوای گەورە کەسانی خۆشەویستانی خۆی تاقی دەکاتەوە ئابە و شێوەیە کەواتە ئاگاداری خۆمان بین. خوا کەسێک لە ئێمە چی کەسێک لە ئێمە زۆر بەمان ئامادەی مناڵی خۆمان بکوژین لە پێناو خوا خۆ لە ئیسلامە ڕێی پێ نەدراوە مەبەسمان ئەگەر ڕێی پێ بدرایە. یعنی ئەمەی کە ئیبراهیم کردی سەلامی خوای لەسەر بێ لەگەڵ ئیسماعیلدا بە پیاو دەکرێت بە ئیمانداری ڕاستەقینە دەکرێت بە ئیمان زەعیف ناکرێت بەوانە ناکرێت دەستیان ناچێت سەرەوەی مەڕێ سەر بڕنە پێناو خوادا. ئەوانە ئەو پیاوە نین کە بتوان بشنەوە مەیدانە بەرامبەر بە فەرمانی خوا هەموو شتێک جێبەجێکەن ملیان لە موو باریکتر بێ بە فەرمانی خوا. ئەو بە پیاو دەکرێت بە ئیمانداری ڕاستەقینە دەکرێت فەرمانەکانی خوا جێبەجێکە. کەواتە ئینسان ئیماندار دەبێ بەم شێوەیە بێ. خوای گەورە دەفەرمێ فلما أسلم وتله للجبين وناديناه أي يا إبراهيم قد صدقت الرؤيا. الله أكبر. إسماعيل سلامي خواه لسر بي تسليمي فرماني خوابو لقل باوكي دا سلامي خواه لسر بي خواه قرده فرميت كاتك إسماعيل كوت سر دم بوي باوكي سري برا چاقوك بهنه بملي دا چاقوي هنا بملي دا بلام ملي نبري. خوای گەورە بانگی کرد فەرمووی وەنادەیناه و بانگیان کرد بانگ ما کرد ئەی ئیبراهیم مناڵەکەی خۆ سەرمە بڕا قەد سەدەقتە الرؤیا ئەوەی لە خەودا فەرمانت پێ کردبوو جێبەجێت کرد. ئینا کەذالکە نەجزی المحسینین ئێمە ئاوە پاداشتی چاکەکاران دەدەینەوە هەر چۆن پاداشتی تۆ دەدەینەوە هەر کەسێکی چاکەکار بێ بە هەمان شێوە پاداشتی دەدەینەوە. بۆیە ئەی ئیبراهیم سەلامی خوای لەسەر بێ بەڕاستی ڕازگۆ بووی بەڕاستی ئیماندار بووی بەڕاستی لەژێر فەرمانی خوای گەورەدا بووی خۆت و کوڕەکەیشت. ئەو خەوەی کە بینیت هێناتە دی ئەو وعدەی کە بە خوات داوە هێناتە دی خەوەکەت هێناوە دی و تۆ ڕازگۆ بووی. تەوا ئەوە مزگەنی خوای گەورە خوا تاقید دەکاتەوە. خوای گەورە عالەمە تۆ چۆنی بەڵام تاقید دەکاتەوە تا خۆت ببیتە شایەت بەسەر خۆتەوە باش و بەخراپ. کەواتە ئێمەش ئاگاداری خۆمان بین ئێمەش لە قاعەیەکین لە ژوورێکین لە شوێنەکان لە ئیمتیحانین هەموو دەقەکانی ژیانمان ئیمتیحان و تاقیکردنەوەی هەر کاتێک کە وەرەقەکەمان لێ سەحب کرا و لێ وەرگیرا کۆتایی بە ژیانمان دێ. کەواتە ئاگاداری خۆمان بین بزانین چۆنین بەختەوەر ئەو کەسەیە بیباتەوە لە ئیمتیحانی ئەم دنیای ڕزگاری بێ و بۆ بەهەشتی خوا بڕوا. بەدبەخت و دۆڕاویش ئەو کەسەیە خوا لە خۆی تووڕە بکات لەبەر خاتی دنیا. ئەوە ژیانی پێغەمبەران بۆ سەلامی خوایان لەسەر بێ ئامادەیە لە پێناو خوادا کوڕ دەکەوێتە سەردەم باوە گیان فەرمانی خوا جێبەجێکە و ڕەحمم پێ مەکە سەرم بڕەمادەم فەرمانی خوایە.
بەڵام خوای گەورەش بانگی کرد تەواو مناڵی خۆ سەرمە بڕە چونکە تۆ ڕازگۆ بووی. یا ڕەبی خوایە لە گوناهەکانمان خۆش بی، لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بی، خوا ئەگیان شیفای نەخۆشەکانمان بدەی، بە تایبەتی ئەوانەی داوای دوعای خێریان کردو. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خوای گەورە دەفەرمێت دوای ئەوەی کە بانگی ئیبراهیممان کرد سەلامی خوای لەسەر بێ خەوەکەت جێبەجێ کرد، تۆ کەسێکی ڕازگۆ بووی، کوڕەکەیشت بە هەمان شێوە سەلامی خوایان لەسەر بێ. خوای گەورە دەفەرمێ ئین هذا لهو البلاء المبین. بەڕاستی ئەمە بڕیارێکی قورس و سەخت بوو، ئەمە بەڵایەکی قورس بوو، سەخت بوو کە خوای گەورە ئیبراهیمی پێ تاقی کردەوە سەلامی خوای لەسەر بێ. بەڕاستی بەڵایەک بوو، تاقیکردنەوەیەک بوو زۆر سەخت بوو. بۆچی سەخت بوو؟ لەبەرەوە ئیبراهیم پێغەمبەر صلی الله عليه وسلم چۆتە ساڵە و ئەختیار بووە، و دوایەوەش ئیبراهیم پێغەمبەر صلی الله عليه وسلم مناڵی نییە غەیری ئەو مناڵە، و خوش دەفەرمێ مناڵەکەت سەر بڕە. ئەمە بەڵا نییە؟ خوا بێنە بەرچاوی خۆت کەسێک لە ئێمە خوا فەرمانی پێ بکە، یا مرۆڤێک فەرمانی پێ بکە بڵێ مناڵەکەی خۆت بکوژە، یا مناڵەکەی خۆت بکە ژێر سیارەوە، چەندێک قورسە، چی مصیبەتێکە؟ یعنی قورسە بەڕاستی. ئین هذا لهو البلاء المبین. بەڕاستی بەڵایەکی ڕوون و ئاشکرا و زۆر سەخت بوو کە ئیبراهیم پێغەمبەری تێپەڕی سەلامی خوای لەسەر بێ، کەواتە خوا تاقید دەکاتەوە، بەڵای گەورەت بەسەرا دێنێ، بەڵام خێری تێدایە بۆ تۆ. ئەوی کە بە ئیبراهیم پێغەمبەر کرا صلی الله عليه وسلم لەگەڵ ئیسماعیلدا صلی الله عليه وسلم بە ئێمەمانە ناکرێ مەگەر کەمێکمان نەبێت. ئێمە ئامادەنین لە پێناو خوادا تۆزێ گەرمامان بێ، ئامادەنین لە پێناو خوادا تۆزێ ناڕەحەتی بچێژین. لەکوێ ئامادەین مناڵی خۆمان بکەینە قوربانی؟ ئامادە نین ئاژەڵێک لە ساڵێکە ئاژەڵێ بکەینە قوربانی. کەی پیاوی ئەوین کە مناڵی خۆمان بکەین بە قوربانی ئەگەر خوا ڕێمانی پێ بدایە؟ کەواتە با بە خۆماندا بچینەوە، لە ژیانی پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ دەرز و عیبرەت و ئامۆژگاری وەرگرین، بە خۆماندا بچینەوە کە ئێمە چەندێ خراپین، کە ئێمە چەندێ لە دواوین. خوا تاقید دەکاتەوە، مناڵت نەخۆش دەخات، لێت ئەسێنێتەوە، دەیمرێنێ، مناڵت دەکوژرێ، هەمووی تاقیکردنەوەی خوای گەورەیە. بەڵام گرنگ ئەوەی ئینسان بیباتەوە، گرنگ ئەوەیە بە پشتیوانی خوا قیامەتی خۆت نەدۆڕێنی. ئیبراهیم پێغەمبەر صلی الله عليه وسلم چەندەها بەڵا و ناخۆشی و ناڕەحەتی لە دنیادا توش بوو، تۆش شوێن کەوتووی ئەوان بی، دەبێ ناخۆشی و ناڕەحەتی بەسەرا بێت. خوای گەورە دەفەرمێ وەفەدەیناه بذبح عظیم. ئێمە بەرانێکی چاکمان نارد بۆ ئیبراهیم پێغەمبەر صلی الله عليه وسلم، بانگمان کرد ئەی ئیبراهیم ئەو بەرانە سەر بڕە، واز لە کوڕەکەی خۆت بێنە. چەندی هەواڵێکی خۆشە، تۆ لە پێناو خوا ئیشەکانت بکە، دڵنیا بخوا دڵخۆش دەکە، بۆ خوا بژی دڵنیا بخوا دڵخۆش دەکە. ئیبراهیم پێغەمبەر صلی الله عليه وسلم تێپەڕی بۆ وەزعدا، بۆیە خوای گەورە فەرمووی وفديناه بذبح عظيم وتركنا عليه في الآخرين سلام على إبراهيم كذلك نجزي المحسنين إنه من عبادنا المؤمنين. خواهي قربانكي كر أي إبراهيم صلى الله عليه وسلم أو برانيك من بوت هناوا بانكرا إتلالي ملايكو بيلاني خواهي پرودگار بي أو إيما نازل چكو خواهي قرفين بانك مان كرت كاتك لا دكاتو إبراهيم صلى الله عليه وسلم تەماشا دەکە بەرانێکی جوان چاک تەڵەو دانراوە، دەی ئەمە سەر بڕە لە جاتی کوڕەکەی خۆت، چکە تۆ تاقی کرایتەوە، کە خوای گەورەش عالمە کە سەرکەوتوو دەبێت. ئەمجا خوای گەورە دەفەرمێ وتەرەکنا عەلەیه فی الآخرین. ئیبراهیم پێغەمبەر صلی الله عليه وسلم بەهۆی ئەوەی کە فەرمانی خوای جێبەجێ کرد، ناوێکمان بۆی هێڵایەوە لە دوای خۆیشی، زۆڕیەتەکەیشی مایەوە بە هەمان شێوە. دەی چەند هەزار ساڵە خەڵکی دەڵێ ئیبراهیم پێغەمبەر صلی الله عليه وسلم، ناوێکی پاک و خاوێن، ناوێکی بەرز، ناوبانگێکی بەڕێز و بە حورمەت. ئەوە فەرمانی خوایە، هەر کەسێ فەرمانی خوا جێبەجێکە، هەر کەسێ بۆ خوا بژی، خوا سەربەرزی دەکات، خوا ناوی بە پاکی و بە گەورەی دەهێڵێتەوە. ئەگەر هەموو خەڵکی دژایەتی بکە،
هەرخوا بەرز دەکاتەوە. ئیمامی بوخاری ڕەحمەتی خوای لێبێ شار بە شار ئەڕۆژ دەریان دەکرد، ئەوانەی کە ناحەز و حەسوود بوون بوختیانیان بۆ کرد، بەڵام خوا ئەوانی لە ناو برد و ناوێن نەما. ئیمامی بوخاری بەرز کردەوە، بۆیە خوای گەورە تووشی بەڵایەکت دەکا خێری تێدایە بۆ تۆ. دڵنیا بە هەرچی بەڵایەکت بەسەرا بێ خێری تێدایە بۆ تۆ. خوای گەورە لە تۆ عالمترە، زاناترە، داناترە، دەزانێت چی بۆ تۆ باشە چی بۆ تۆ خراپە. جاروای بەهۆی بەڵایەکەوە لەوانەیە جاری وایە سیارەکەت کوژای بێتەوە لە شوێنەکە پێت ناخۆش بووە، بەڵام ئەگەر بڕۆشتای بەڵایەکی گەورە تووشە بوو. کەواتە ئاگاداری خۆمان بین. خوای گەورە دەفەرمێ سەلامی خوا لە ئیبراهیم پێغەمبەر بێ، سەلامی خوای لەسەر بێ، سەلامی خوای لەسەر بێ. بەڕاستی ئێمە پاداشتی چاکەکاران دەدەینەوە، ئینه من عیبادنا المؤمنین. بەڕاستی ئیبراهیم پێغەمبەر صلی الله عليه وسلم لە عەبدە ئیماندارەکانی ئێمە بوو. عەبدێکی ئیماندار بوو چونکە لە ئیمتیحان ناجح بوو. ئیماندار ئەوەیە بۆ خوا بژی، لەژێر فەرمانی خوادا بێ. خوشکی بەڕێزم، چاو لە ئیبراهیم پێغەمبەر کە سەلامی خوای لەسەر بێ، خۆت داپۆشە، فەرمانی خوا جێبەجێکە. ئجاگە جێبەجێی نەکەی چۆن نەڕوودێ بە داوای بەهەشت لە خوا بکەی. لە کۆتاییدا خوای گەورە دەفەرمێ وبشرناه بإسحاق نبيا من الصالحين وباركنا عليه وعلى إسحاق. هەر ئەوەندە بەرانەکە بەس تەنها بەرانەکە نەبوو، سەیرە هەموو مزگەێنێ خۆشەکە. دوای تاقیکردنەوە یەکەم خوای گەورە فەرمووی تۆ سەرکەوتوو بووی، تۆ ڕاستت کرد، خەوەکەت بەدیهێنا، ئەمە مزگەێنێکی خۆش. دووەم خوای گەورە بەرانێکی بۆ نارد لە جاتی کوڕەکەی سەری بڕێ. سێیەم خوای گەورە مزگەێنی پێدا، دەفەرمی مزگەێنیمان پێدا ئەوە ئیسماعیل ما بۆ تۆ، کوڕێ تریشت ئەبێ ناوی ئیسحاقە. پیاوێکی بەتەمەن ئەختیار چۆتە ساڵەوە، سەلامی خوای لەسەر بێ، خوای گەورە کوڕەکەی پێ بەخشیەوە کە ئیسماعیلە سەلامی خوای لەسەر بێ، و مزگەێنیشیان پێدا فەرمیان کوڕێ تریشت ئەبێ هەرچەندێ بەتەمەنی خۆت بە ساڵاچووی خێزانت پیرێژنە، بەڵام خوای گەورە کوڕێکی تریشتان پێدا ناوی ئیسحاقە و پێغەمبەریشە، سەلامی خوای لەسەر بێ. سێم هەموو مزگەێنی خۆشەکە، دەی بۆ خوا بژی خوای گەورە لە دنیادا هەموو مزگەێنێکی خۆشت پێدا، وە لە ناو گۆڕدا، وە لە کاتی مردنتدا، وە لە ڕۆژی قیامەتدا کە زیندوو دەبیتەوە، وە لە ساحەی مەحشەر هەموو مزگەێنی خۆشی ڕوو لە تۆ دەکات، بەس بۆ خوا بژی. بۆیە خوا شتێک لێ ئەسێنێتەوە جاری وا هەیە بە شتێ تاقی دەکات و شتێ باشتر پێبەخشێ. خوا عالەمە تۆ نازانیت. بە یەک بەسەرات کۆتایی بۆ تارەکە دەهێنم. ئیمامی ئەبوو قیلابە هەبوو ڕەحمەتی خوای لێبێ، زانایەکی گەورەی تابعینە، قوتابی سەحابە بوو. دەفەرمێ ڕۆژێکیان ڕۆشتم بۆ لای پیاوێک لە پیاوی دەسەڵاتدار، پیاوی دەسەڵات بوو. ڕۆشتم بۆ لای سەیرەکەم هەردوو قاچی شکاوە، هەردوو پێی شکاوە، ئێسقانەکەی شکاوە و کەوتووە لە ماڵەوە، لەبان ئەسب کەوتووە. ئیمامی ئەبوو قیلابە ڕەحمەتی خوای لێبێ وتی پێم وت ئەمە خێری تایە بۆ تۆ، ئینشاءڵڵا ئەمە ئەبێتە خێر بۆ تۆ. وتی ئیمامی ئەبوو قیلابە خێری چی تایە؟ من هەردوو قاچم شکاوە، مە چی خێرێکی تایە؟ وەڵام ئەمە بەس خێری تیا نییە. یعنی هەنێک کات تۆ بەس بەڵاکە ئەبینی، بەڵام پشتی بەڵاکە نابینی. ئەمە چی خێرێکی تایە؟ من قاچم شکاوە ناتوانم بڕۆمە ڕێوە. فەرمی وا مەڵێ خێری تێدایە. چەند ڕۆژێکی پێچوو دەسەڵاتدارەکان بانگیان کردیان وەرە ئەڕۆین ئیمامی حوسەین ڕەزای خوای لێبێ، ئیمامی حوسەین کە لە عێراق شەهیدیان کرد، وتیان وەرە ئەچین ڕێ بە حوسەین ئەگرین لەگەڵ ماڵ و مناڵەکەی و کەسەکانیان. ئەوی جوابی نار بۆ دەسەڵاتدارەکان، وتی خۆتان نەزانن هەردوو قاچم شکاوە ناتوانم یەک هەنگاوێ بنێم، بۆ کوێ بێم؟ نەیتوانی بڕوا. چەند ڕۆژێکی پێچوو ئیمامی حوسەین شەهید کرا ڕەزای خوای لێبێ لەگەڵ ئەو جەماعەتێک کە لەگەڵیدا بوو، ڕەزا و ڕەحمەتی خوایان لێبێ. ئەمجا ئەم پیاوەی کە قاچی شکاوە گەیشتە قەناعەت، ئەیوت ڕەحمەتی خوا لە ئەبوو قیلابە بێ، واللهی ڕاستی کرد کە خێری تیا بوو، خۆ ئەگەر من قاچم نەشکایە منیش لەو خوێنە بەشدارە بووم، لەو خوێن ڕشتنا، خۆ قاچی منی شکان بۆی لەو خوێنە بەشدار دەبم. ئەوە خێری تایە. بۆیە تۆ بەڵاکە تەنها مەبینە، پشتی بەڵاکە لەوانەیە حکمەتێکی زۆری تێدا بێ، لەوانەیە تۆ لە شوێنێکە تاخیر بی، لە ئیزدیحامێکە تاخیر بی، خوا لە بەڵایکی گەورە لات بەرێ، ڕاستەکە پێت ناخۆشە. مناڵێکت لەوانەیە بە مناڵی بمرێ، لەوانەیە بە گەورەی هەزار خەفەت بداتیە. ئێستا چەندها کەسەیە ئاواتە خوازە مناڵەکەی بمرێ، بۆ لەبەرەوە ژیانی نەماوە، ئیسراحەتی نەماوە، بەس ئەگەر بە مناڵی بمردایە خەفەتێ خوارد، بەڵام ئێستاڵی خۆزگای بمردا لە کۆڵم بایەتەوە.
کەواتە ئیشەکانت بەخوا بسپێرە، خوا زانا و دانایە و من و تۆش نەزان و نەفامینیش نازانین. هەرچیمان بەسەر هات سپاسی خوا بکەین. لە کۆتاییدا دەڵێم ئینشاءڵڵا با دەرز زۆر گرینگە ژیانی پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ بە خۆماندا بچینەوە. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات. يا ربي خواه شفاء نخوش كان من بدي بتايبتي أواني داوي دعاء خيريان كدو. يا ربي خواه هيمني وآرامي وبلاط من بباريزي. أواني نخوش خواه شفاء بدي. أواني درددار خواه درديان نسر هالقري. خواه جان وما ليبكي بردوام سباسي توبكين لسر ناخوشينا راحتي كان سباسي توبكين خورا قربين. آمين 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.